بەیانی ئەمڕۆ کرێکارێک لە کاتی کارکردندا لە گەڕەکی ڕاپەڕینی شاری سلێمانی جیای لەدەستدا و لە ئێستادا تەرمەکەی هێنراوەتە پزیشکی دادی لە شاری سلێمانی نسبە لە عوسمان زیندای سەرۆکی سەندیکای کرێکارانی بیناسایی سڵاو لێ بکە عوسمان ئەو کرێکارە تەمەنی چەند بوو هۆکاری جەنەزانەکە چی بوو؟ تەمەنی 35 ساڵا کووردە لە کاتی کارکردنا لە یەکێک لە پرۆژەکانی دروستکردنی کۆگا لە گەڕێکی ڕاپەڕین لە پێشمەرزیخانەی مژدەوانەیە کرێکار لە کاتی کارکردنا بۆ یاخی کردووە و ئەو ئامێری کە بەکاری هێنا بۆ یاخردن بەر تەزوی کارەبا کەوتو جانی لە دەستداوە بەپێی ئەو هەواڵە سەرەتاوی بە دوواداچوونانی کە تا ئێستا کردومانە ئێمە بە دوواداچوونەکانشمان بەردەوام بێ ئێستا تەرمەکەی لە دادوەری پزیشکیە و کەیسەکەشی لایەن پۆلیسی ڕاپەڕینەوانێ خەریکی لۆکۆڵنەوە ئێمە ژۆکو سندیکای بیناسازی بەردەوامی لە سەلامەتی لە بە دوواداچوونەکە شووە بۆ کاگەڵسمان ئەوەی زانیاریەک سەرەتایەکانمان خەڵکی لێرە ئەم ساڵ تا ئێستا چەند کرێکار کوردستانە تا ئێستا 15 کرێکار بەم کرێکارەوە ئەمە هۆکاری نەبوونی سەلامەتی بۆ یاخود کەپتەرخەمی کرێکارەکە بوو ئەمانە هەمووی تەبیعەتی کاری کرێکاران قورسە وەکو کاری ئیداری نییە و لە ناو پرۆژەی کارەکانی شابیناسازی لە هەمووی سەخت قورسرە مەترسیەکانی کار هەمە جۆرن لە ناو تەلارسازیە بەڵام ئەبێ پێداویستەکانیان بۆ دابین کرێ بەڵام پێداویستەکانیان وەکو پێویست بۆ دابین ناکرێ و زۆر بێ ئەم پرۆژانە بە تایبەتی ئەمانی کە لە تازە بیناکرێن سەلامەتی تیا زۆر لاوازە بۆیە ئەرکی دام و دەستگاکانی حکوومەتە ڕقابەیەکی گەورەتر بخەنە سەر ئەو دام و دەستگایانە ئەو شوێنانە دۆسپاس بۆ بەڕاستان بەڵێ ئەوەی کە جوویستی بوون ئەمە زانیاریەکان لەبارەی جەنەزانی کرێکارێک بەیانی ئەمڕۆ لە شاری سلێمانی کە لە کاتی دروستکردنی ئەو کۆگایانەیە کە لەکرێتە نزیک گەڕەکی ڕاپەڕی شاری سلێمانی کە کارەباگرتوێتی و جیای لەدەستداوە.